بەڵێ بێگومان لە ئەنجامی ئەوەی کە بەرەبەیانی ئەمڕۆ لە قەزای خەبات بوومەلەرزەیەک ڕوویداوە یاخود با بڵین لە نێوان هەولێر و مووسڵ بوومەلەرزەکە ڕوویداوە، بەڵام ئەوەی کە زۆر هەستی پێکراوە لە قەزای خەبات بووە، هەروەکو هاوکارانیشمان لەوێ وێنیان بۆ ناردین و لەگەڵ هاوڵاتیان گفتوگویان کرد. دەمانوێت زیاتر سەبارەت بە بوومەلەرزە قسە بکەین و بێگومان ترس و دڵڕاوکێ لە ناو خەڵکا بڵاوە بێتەوە ئاخۆ ئەم بوومەلەرزانە دووبارە دەبێتەوە یاخود نا مەترسیەکانی چین لە چەند پلەی ڕێختەرەوە ئیتی مەترسی هەیە. ئەویش لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر عیزەدین بابان گفتوگۆ دەکەین لەم بارەیەوە کە پسپۆڕی جیۆلۆجین. سوپاستانەکەین پرۆفیسۆر کە لەگەڵمان ئامادەن. سەرتاش با بزانین ئێوە لە کڵنەوەتان کردووە کە گوڕی بوومەلەرزەکەی بەرەبەیانی ئەمڕۆ چەند بووە؟ ئایا مەترسیەکانی بوومەلەرزەکە بۆ گوڕە چین؟ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەدار. دیارە ئەم بوومەلەرزەی کە ئەم جارە ڕوویاوە بە یەک بوومەلەرزە نەبوو، لە ڕاستیە دوو بوومەلەرزە بوو. یەکێکیان سعات 2 تقریبا 24 دقیقە 25 دقیقە بوو کە گۆڕەکەی 4.3 بوو، لە قوڵایی نزیکەی 5 کیلۆمەتر بوو. ئەم لە ئەتوانم بڵێم لە هین ڕوویاوە لە خواروی خەدیدەوە ناحیەی خەدیدەوە چقەکەی لەوێنانەیە ئەم بوومەلەرزەیە، با بڵێن لە نزیک خەباتە ڕوویاوە ئەو بوومەلەرزەیە. دیارە بوومەلەرزەیەش لە پاشەوە لە سەعات 3:09 دقیقە بە هەمان شێوە بوومەلەرزەیەشتر لە نێوان هەولێر و شەقڵاوەیە ڕوویاوە کە ئەمە 3.8 بووە، لە قوڵایی تقریبا 7 کیلۆمەتر پوینت یەکا بووە، نزیکەی با بڵێن 40 کیلۆمەتر لە هەولێر دوور بووە بوومەلەرزە. ئەوەکەی تر ئەمەیان 22 کیلۆمەتر لە هەولێرە و دوور بووە، لە نێوان شەقڵاوە لە بینی با بڵێن هەولێرە بووە. ئەم دوو بوومەلەرزەیە گوڕەکانیان هەرچەندە کەمە، بەڵام کاریگەریان هەبووە، چونکە لەبەرەوەی لە قوڵایەکی کەمە ئەم دوو بوومەلەرزەیە ڕویان ناوە. 5 کیلۆمەتر بووە، ئەوەی یەکەمەوەی دووەمیان لە 7 کیلۆمەتر پوینت یەکا بووە. بۆیە لە خەڵکێکی زۆر هەستی پێکردووە و دیارە ئەتوانم بڵێم وەزەیە کە دەرکراوە بە پێی پێشبینە سەرەتاییەکان، بە پێی حسابکردنی سەرەتایی نزیکەی 50 تۆن TNT ئەبێت، ئەو ئینەرجی کە دەریێ کردو ئەم دوو بوومەلەرزەیە. یعنی ئەتوانین بڵێن تقریبان بای 58 مێگاوات هەوەر هێزەکەی بووە، یعنی ئەمەش کەم نییە ئەم دوو بوومەلەرزەیە. من پێشتریش لە ڕاگەیاندنەکانە لە تەلەڤیزۆنەکانە باسی ئەوەم کرد کە ناوچەی کوردستان ناوچەیەکی ئەمین نییە، ناوچەیەکی سێفیتی نییە، ناوچەیەک نییە کە بە دوور بێ لە بوومەلەرزە، چونکە بوومەلەرزە ئێمە ئەزانین کوردستان هێن باشووری کوردستان کەوتە نزیک هەردوو تلیشی هەردوو دەرزی لای ئێران و هەروەها لای تورکیا، هەرچەند ئەوەی لای تورکیا تۆزێ دوورترە، بەڵام ئەوەی لای ئێرانەوە نزیکترە. بۆیە پێشبینی ئەکرێت کە ئەم ناوچەیە کە لە نێوان با بڵێن بە تایبەت دەرزی زاگرۆس، ئەم دەرزە لە بە شاری نزیک شاری پێنجوێن تێپەڕێ بەرەو سۆران و بەرەو زاب بەوەیە تێپەڕێ، بۆیە زۆر دوور نییە لە ناوچەکەی خۆمانەوە. یعنی بۆ نمونە نزیکەی 6-7 کیلۆمەتر دوورە لە هەولێرەوە. باشە دکتۆر کەوابێت ئایا هیچ کۆدێکی تایبەت یا کۆدێکی باوەڕ پێکراو لە کوردستانیان لە عێراق بەگشتی سەبارەت بە بوومەلەرزە هەیە؟ ئایا مەترسی دووبارە بوونەوەی بوومەلەرزە لە ناوچەکە هەیە؟ مەسەلەی کۆت بێگومان کۆت هەیە لە عێراق کۆدی دەمێکە هەیە، هەر لە زوو کۆدی دروست کردەوە بوو بوومەلەرزەوە بۆ ناوچەکەی ئێمە بە تایبەت لە سەروی هەولێر و سەروی سلێمانێەوە ئەمانە ناوچەیەکن نزیکن لە دەرزی زاگرۆس، باتیس زاگرۆس فۆڵتەکە کە ئێمە وا ناوێ بین. هی ئەوەی تایە کە لەم ناوچەیە بوومەلەرزە ڕووبداوە، بوومەلەرزەش ڕووی زۆر داوە لەم ناوچەیە بە ڕادەی 4 بەسەرەوە، زۆر جار ڕوویاوە، بەڵام لەبەرەوەی با بڵێن 4 زۆر نییە بۆ ئەوەی کە وێرانکاری خوانەخواستە وێرانکاری یاشتێ لەو بابەتە بدا. بەڵام من پێشتریش باسم کردو وتومە
ئەبێ وریابین بە تایبەت ئەو بینایەنەی کە ئەکرێت ئەبێ زۆر بە وردی کۆدەکان بەکاربێنین کۆدی عێراقی بەکاربێنین کە ئێستا نوێکراوەتەوە کۆدەکە ئەتوانن ئەوانەی کە مقاولەکانە یا دایرەی وەبەرهێنانە یا ئەوانەیە کە مهندسەکانە ئەبێ زۆر ئاگادار بن و پەیڕەوی ئەو کۆدە بکەن. باشە جەنابەت باست لەوەت کرد کە عێراق کۆدی هەیە کەواتە کوردستان شەتوانێت هەمان سوود لە هەمان کۆد وەربگرێت یان وەکو بەڕێزت دەڵێیت کە کوردستان لە جێگەیەکی مەترسیدارە لەواچێت کە بوومەلەرزە هەبێت کۆدی تایبەتی خۆی هەیە یا پشت هەر بە ئەو کۆدە دەبەستێت کە هی عێراقە. بەڵێ خۆی ئەم کۆدەی کە عێراق دروستی کردو بۆ هەر ناوچەی خۆی دروستی نەکردووە ئەمە بۆ هەموو عێراق دروستی کردووە هەر لە با بڵێن پێنجوێن و زاب و خواکورک و زاخۆ و تاکو گەڕێتە فاو ئەمە هەمووی عێراق بە یەک عێراقی حسابەکات و بۆ هەمووی دروستی کردووە. طبعا ناوچەی ئێمە بێگومان ناوچەیەکی زۆر ناوچەیەکی شوێنی بوومەلەرزە ئەگەری بوومەلەرزە ڕوودانی تیا هەیە هەروەها چۆن لە ناوچەی بەدرە و لە ناوچەی کوتۆ و ناو خانەخینش بە هەمان شێوە ناوچەیەکی پلەیەکن بۆ دروستبوونی بوومەلەرزە. باشە جەنابەت باست لەوە کرد کە دەبێت ڕێکار بگیرێتە بەر بۆ دروستکردنی باڵەخانەکان بە شێوەیەکی تۆکمە لە مەترسیەکان ئەوەی کە هەیە کە ترسی لەسرە بەنداوی مووسڵە ئایا بەنداوی مووسڵ هیچ ترسێکی لەسەر ئەگەر لەو جۆرە بوومەلەرزانە دووبارە ببێتەوە و ئەو پلەی کە مەترسی دروستەکە بۆ بەنداوی مووسڵ چ پلەیەکە لە ڕێختەر؟ خۆی بەنداوەکان بە شێوەیەکی گشتی خۆیان بوومەلەرزە دروست ناکەن یعنی نابنەهۆی ئەوەی بە بوومەلەرزە دروستکەن خۆیان بە شێوەیەکی کاریگەر مەبەستم کاریگەرەوەیە کە وێرانکاری ڕووبدات بەڵام هۆکارێکن بۆ چالاکردنی بوومەلەرزەکان یعنی مرۆڤ دەستی هەیە لە دروستبوونی بوومەلەرزە هەرچەند ئەوان ئەو بوومەلەرزانەی کە مرۆڤ دەستی هەیە تایە بەڕادەیەکی کەمە بەڵام تۆ ئەگەر ناوچەکە چالاک بێت و ناوچەکە ناوچەیەکی شوێنی بوومەلەرزە بێ بێگومان ئەو بۆ ئەو بەنداوانش کاریگەریانە بێت لەسەر و زیاتر چالاکیانەکە خێرایانەکە پلەکەی زیاترەکات بۆیە وەکو خۆشمان نەزانین کە بەنداوی مووسڵ بەنداوێکی لەرزۆکە بەنداوێکی زۆر بەهێز نییە ینی بۆ بوومەلەرزە لەوانەیە بوومەلەرزەیەکی بەتین لێی بدا بێتە بوونی کارەساتێک ئەمە نە قسەی منە قسەی هەموو شارەزایانی بواری دروستکردنی بەنداوەکانن کە بێگومان خەتەریان بە شێوەیەکی گشتی ئەتوانین بەنداوەکان بڵین چه ئەوانەی لە کوردستان هەیە چ لە وڵاتانی دەرەوە هەیە چ لە تورکیا هەیە بەڕاستی ئەوانەی لە تورکیا هەیە جێی مەترسین لەسەر ناوچەکە چونکە لەبەرەوەی بەنداوەکان هەمووی بەنداوی زۆر گەورن بۆ نمونە سەدی بەنداوی ئەتاتۆرک 48 ملیار مەتر مکعب ئاو لە خۆیەگرێت سیەم بەنداوە لە عالەمە کە ئەمەش بێگومان ناڵم هین دروستەکە بوومەلەرزە دروستکە بەڵام چالاکێکات پێشێ خات گۆڕەکەی زیاترەکات ینی لەبەرەوە بوونی بەنداو ئەگەر بێت و بە شێوەیەکی تۆکمە بە شێوەیەکی دراستێکی جیۆلۆجی نەکرێت زۆر مەترسی هەیە. باشە دکتۆر باس لە دراستەی جیۆلۆژیەکەیت ئایا لە کوردستان وانەیەک هەیە بە ناوی لە کۆلیژی ئەندازیاری بە ناوی ئەندازیاری بوومەلەرزە یاخود ئەندازیارەکانی ئێمە تا چەندە شارەزان دروستە بەشێکمان هەیە بەشی جیۆلۆجیە ئایا تایبەت بە ئەندازیاری بوومەلەرزە لە زانکۆکان پێویستەکات هەمان بێ یاخود هەمانە وانەیەک تایبەت بێت ئێمە وەکو زانکۆکانی کوردستان کەوانەی بەشی جیۆلۆجییان هەیە ئەوانەی بەشی جیۆلۆجییان هەیە مادەیان هەیە مادەیەکیان هەیە کە تایبەتە بە بوومەلەرزە چۆن ڕوەدا و کێ احتیمالە لەکوێ ڕووبدا و ناوچانی کە لێ ڕوەدا و کوێ زۆر چالاکە چۆن خۆتە پارێزی لێ چۆن پێشببینیەکەی ئەمانە هەمووی ئێمە وەکو مادەیەک ئەی خوێنین و ئەیڵێنەوە بە خوێندکارانی خۆمان بە قوتابیانی خۆمان ئەیڵێنەوە لەسەری ڕۆن و کۆدەکەش ئەم کۆدەی کە ئەڵێم هەیە ئەمە
دەمێکە دانراویانێ لە کاتی حکوومەتی باسوشت و لە کاتی مەلەکی و لە کاتی ئەمانەیە هەر هەبووە ئەم کۆدا بەڵام گۆڕانکاری هەر چەند ساڵێک جارێک گۆڕانکاری تیا ڕۆدا و نەبێ بڵێن عێراق هەمووی شوێنێکە کە بوو مەلەرزەی تیا ڕوونادا تەنها لە کوردستانە ڕۆئەدا نەخێر جار وایە بوو مەلەرزە لە بەغاژ ڕوویاوە لە ئەنبار ڕوویاوە یعنی بوو مەلەرزە زۆر جار پێشبینی شوێنە زۆربەی جار یەک جارێ پێشبینی شوێنەکەی ناکرێت لە چ کاتێکە ڕوئەدات و هیچ بربەستێک نییە لە بەردەمیا کە مرۆڤ بتوانێت بربەستی بۆ دابنات و یا ئینێکی بۆ بکەن لەبەرەوە تو ئەبێ ئەم کۆدا هەموو وڵاتێک هەموو وڵاتێک بە تایبەت مەسەن ئەگەر کوردستانی خۆشمان هەوڵ بدا کۆدێک دروست بکات و کۆدی تایبەتی خۆی دروست بکات و بەڵام لە شارەزایان لە شارەزایانی تایبەت بە بوومەلەرزە و تایبەت بە هینا دروستی بکەن نەکە یعنی با بڵێن کەسانێک بێت و تەنها شتێکیان خوێن بێتەوە دکتۆر یەک پرسیارم هەیە گەر بە کورتی وەڵامم بدەیتەوە ئیش بۆ دڵنیابوون بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئێستا بوومەلەرزە ڕوویداوە با بڵێن بەرە بەیانی ئەمڕۆ پلەکەی لە چەند بێت ئیدی مەترسی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروستەکە چونکە ئەمە 4.3 بۆ دیوارەکان درزی بردووە و چەند شوێنێکیش زیانی بەرکەوتووە لە چەند کەمتر بێت مەترسی کەمترە و لە چەند زیاتر بێت مەترسیەکە زۆر زیاترە بێت ئەو پلەیە چەندە خۆی بە پلەی ڕێختەر ئەگەر باسیکەین ئەگەر بێت و لە سەر و پێنجەوە بێتتر ترسوشتی هەیە بگاتە سەر و 5.5 ئەوە وێرانکاری دروست دەکات هەرچەند وێرانکاریەکەی کەمە بێ لە چاوئینەوە بەڵام دروستێکات ئەگەر بێت و بەڕاستی ئەگەر بێت و ئەو خان و بەرانەی کە ئەکرێت لە کوردستانە یا ئەو بینایانەی یا ئەو شوقانەی کە نزیکەی سیچل طابقە یا 20 طابقە ئەمانە ئەگەر بێت و حسابی بوومەلەرزیان کرد بێ ئەوەندە لەو بوومەلەرزانەی کە بە بڕی یا بە گوڕی 4 بێت یا 5 بێت ئەوەندە ترسی نییە تا 5.5 بێ لەوانەیە ترسی نەبێت تایە بەڵام ئەگەر بێت و با بڵێن بە شێوەیەک دروستکرابێ ڕەچاوی کۆد نەکرابێ ڕەچاوی حساباتی بوومەلەرزەی نەکرابێ حسابیەوە نەکرابێ کە ئێمە دوور نین لە درزەکانەوە دوور نین لە درزی لە بەرێکەوتەی پلەیتی عەرەبی و پلەیتی ئێرانی یا پلەیتی ئەنادۆڵی تورکی لەگەڵ پلەیتی عەرەبیە دوور نین ئەو دووری کە بڵێ کە زۆر سەلامەتینەوە ئاینە من جاری تریش لە بینەکانە وتومە وەکو کوردەواری خۆمانەڵێ ئەڵێ ماڵی خۆت قایم کە و کەسیش مەکە بەدەست یعنی ئێمە ئەمە سوود لە بەندە وەرگرین یعنی ئمە ماڵی خۆمان قایم کەین اینجاش حساب بۆ هەموو جۆرە بوومەلەرزەیەک بکەین بەڵێ بە هیوای سەلامەتی بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان سپاس دەکەین پرۆفیسۆر دکتۆر عیزەدین بابان پسپۆری جیۆلۆجی لەگەڵمان بوویت سپاس بۆ وەڵامەکانت